شهيد موفق شعبان رمضان فەیلی. شهيد موفق شعبان رمضان فەیلی لە ساڵ 1962 لە ناوچەی بابشیەخ لە شار بەغدا هاتە سەر دنیا. خوێنینە سەرەتایی و ناوەندی تەمام کرد و پەیوەندی کردە خزمەتە سەربازی. لە ساڵ 1970 دوای کوچۆپیکردنە خەیزانەگەی و زەفتکردن و ماڵموڵکیان لەلایەن دەسەڵاتەی لە ڕژیمە وەرینە بەعەس دەستگیر کریا. ئیشەهیدە لە ناو زیندانەی توێژە خراوترین سزایلی کیمیاوی و بایلۆجی هات و بێ ئەوەک هیچ تاوانێک داشتوت. کەسوکاری تا ساڵ 1984 لە زیندانەی لە ئەبوغرێب و نوگرە سەڵمان سەردانی کردیان. وەلی دوای ئەوە هیچ خەوەریگی نەمەند تا وەختە ڕمیانە ڕژیمە وەرین لە 2003. دوآخر ناوی لە ناو لیستە ئەو شەهیدەی لە سێدارە دریاگەبی کە خریاونە قەورەی لە وەجەم.